مامۆستا ئەمە ئەمڕۆ زۆر دڵخۆشە دیاری تایبەتی بۆ هاتوون دەبێت گفتوگۆ لەگەڵ خۆی دەکەم بزانم ئەمڕۆ تا چەند دڵخۆشە مامۆستا سڵاو لێبێت سڵاو لە جەنابەت حەز بە چیەکەی کە دوو دیاری گرانبەها و تایبەت بووە واللهی هەستێکی زۆر خۆشە بەدڵنیایی ئەوە هەستێکی زۆر خۆشە کە خەڵاتمان پێ بەخشێ ئەم خەڵاتە تەنها من لایەنی مادیەکەی وەرناگرم چکە لایەنی مادی هەرچەند پارە بێ بەڵام لایەنی ئەوە ئەگرم کە ئەمە پاڵپشتە بۆ ئێمە لە هۆزەکانەوە لە لایەنەکانەوە ئەمە پاڵپشتیمان پێ پیشانەدا کە ئێمە لە ناو کەرکووکە پاڵپشتمان هەیە ئێمە بێکەس نیمان ئێمە هەمیشە پاڵپشتی خۆمان هەیە ئەوەیە پێمان ئەڵێ بە هۆزەوە بە عەشرەتەوە لەگەڵتانی ئێمە هەمومان یەکی چیت هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی تا چەند پاڵپشتیەوە بووە لەگەڵتان بووە واللهی زۆر سوپاس دەکەم ئەو ڕێگە پێدانە بە جەنابی وەزیر درا بێت بۆ ئێرە بۆ کەرکووک پاڵپشتی بەردەوامی بۆ خوێندنی کوردی بۆ شاری کەرکووک جێگەی سوپاسە جێگەی شانازیە جێگەی شەنازیە کە هەمیشە هەستەکەین حکوومەتێکمان هەیە خەمخۆرمانە سوپاسی وەزیری پەروەردە ئەەکەم دکتۆر ئالان بەڕێز دکتۆر ئالان کە جەنابی یعنی بۆ یەکەمین جار بێت بۆ کەرکووک و بێتە ناو قوتابخانەکە بۆ لای من ئەمە تەنها پەیامێ نەبوو بۆ مامۆستا ئەحمەد ئەمە پەیامێ بوو بۆ هەمومان بۆ هەموو خوێندنی کوردی کە ئێمەش من لەو ڕۆژەوە حەزەکەم ئەمە بۆ کەناڵەکەی ئێوە باسکەم لەو ڕۆژەوە چەندین پەیوەندیم بۆ هاتووە لە مامۆستایانەوە کە ئەڵێن ئێمە هەستمانە کرد بێ کەسین هەستمانە کرد کە هیچ گرنگی بەم پێ نادرێ چکە لەگەڵ ئێمە خوێندنی نەتەوەیەکی تر هەیە ئەو نەتەوەیە سێرەکەی پاڵپشتی خۆیان هەیە مرکزیە بەڵام ئەم هاتنی وەزیر ئێمە هەڵسانەوە ئەمە پەیوەندی چەندین مامۆستای بەڕێز بوو بۆ من قسەی چەندین مامۆستای بەڕێز بووە بۆ من لە قوتابخانەکانی ترەوە بۆم کراوە بۆیە ئەگەر مامۆستا ئەمە دیش یعنی ئەمە پاڵپشتی نەبوو تەنها بۆ مامۆستا ئەمەد ئەو هاتنە بۆ هەموو خوێندنی کوردی بۆ هەموو خوێندنی کوردی بوو ئەمە دەستان خۆش بێ